چەند ڕۆژە ڕابردوودا کە لە ڕاگەیاندنەکاندا هەندێک مەسایل بڵاو بۆتەوە بۆتە هۆی ئەوەی خۆبنەوەکان دوا بخرێتن یاخود نەکرێتن. ئەمڕۆ مەسئولانە بیر لێ بکەنەوە و دابنیشن و ملت گەورەترە لە هەموو کەسێک و لە هەموو حزبێک بۆیە ملت چاوەڕوان دەکاتن کە ڕێکەون حکوومەت پێک بێنن بژێوی خەڵک چاک بکەن، ژیانی خەڵک باشتر بکەن، ئەمنیەتیان باشتر بکەن و بۆ ئەوەی داهاتوودا بەیەکەوە ڕوبەنوو هەر پێشاتێک و پێشاتێکی بەتایبەتی کە ناوچەکە ڕوبەڕووی زۆر احتیمالات دەبێتەوە نەک لە عێراق و بەڵکو لە هەموو ناوچەکەدا لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژێ ئەوە هاتووە کە پێکەوە بین و هیچ مشکلەیەک نییە حەل نەبێتن. هیچ کۆبوونەیەک نابێ ڕەفز بکرێتن، هەر کۆبوونەوەیەک لە بەرژەوەندی خەڵک دابێتن دەبێ پێشوازی لێ بکرێتن و پێشم وایە یەکێتیش دەبێ ئامادە بیتن بۆ هەر کۆبوونەوە بۆ چارەسەرکردن کێشەکان هەمیشە دەبێ ئامادە بین.